من ناوم صديق شيخ محمود محي الدين برزنجية لعائلة شيخاني قادر كرمم وبرازازای حضرتی پیری قەریچی هەرم لە قارکەرم لە پاییزی ساڵی 1930 لەدایک بووم. دوای ئەوە لە عمری 7 ساڵیا چوومەتە مەکتەب. ئەو کاتە 7 ساڵ بوو تە لە عمری وەریانەگرت. دوای تا سەرژی پێنجم لەوێ خوێن لەوێتر مەکتەبی پۆلیشەشی تیا نەما بوو نەیان بووە هەر لە ئەوڵە نەبوو هێشتا 4 تەلەوی سەرژی پێنج بووین کە تەخەڕوجمان کرد. دوای ئەوە من 2 ساڵ دوا کەوتم ماڵمان باری کرد هاتینە سلێمانی لە مەکتەبی ئەیوبیە. دوای 2 ساڵەکە هەر لە سەرژی پێنج وەریانگرتمەوە. لە سەرژی پێنج داجابم بۆ 6 لە 6 تر بەکەلۆریمانە بوو دەچوو بۆ یەکی ئەعدادی. 5 ئەعدادیم بە مەسای دوای لە 54 گیرام لە سەرژی 5 ئەعدادیە گیرام لەسەر حیزبی شیوعی گوایە من ئەندامم مەرشەحی لجنەی مەرکەزی بەغام کە بەوەنەوە ئەوە ڕاستیش نەبوو. بەس سکرتێری اتحادی تەلەبەی کوردستان بووم لقی سلێمانی، اتحادی تەلەبەی عێراق لقی سلێمانی. مەسئولیەتی حیزبیشم هەبوو لە هەمان کاتە. زۆر مەشغوڵی سیاسەت بووم ئەو کاتە. لە دوایە لە مانگی 11ی 1954 گیرام دوای تعزیب و هەڵواسینی 4 شەو و 4 ڕۆژ درام بە مەحکەمە. 2 ساڵێک و 2 مانگ حکم درام. بردویان بۆ سجنی مەرکەزی بەغا. دوای تەواوبوونی سجنەکە یەکترکردیان بە ئاسکەر بۆ شعێبە. دوای ئاسکەری شعێبەش گەڕامەوە سلێمانی. ساڵێک مراقەبەم لەسەر بوو. دوای ساڵە مراقەبەکە کە تەواو بوو محاولەی تەعینم کرد، تەعینیان کردم لە ئیعاشە بە محاسبی ئیعاشە. دوای محاسبی ئیعاشە تر فترەیەکی دەستم کردەوە بەدەوام لە ثانەوی لە مەسائی. پۆلی ئەوسا 5 ئەعدادیە بوو. ئیمتیحانی 5 ئەعدادیمە ساڵی 1958 لە شۆڕشەکەی 14 تەمموزە تەخەڕوجم کرد. دوای تەخەڕوج تەڵەبم تەقدیم کرد بۆ مدیری تەربیە کە بم بە مامۆستا. موافقەتی کردم ئاوای حەمەی کەرم کە ئێستا ئاوایی شۆڕشە یا شێخ مستەفایە. دوای ئەوە لە هاوینە دەورەیەکی تەربیەیان بۆ کردینەوە دەرچوین بە دەرەجەی ئیمتیاز. دوای ئەوەش لە ساڵێک داهاتووتە لە بەغا لە جامعەی بەغا دەورەیەکی یەکمانگیان بۆ کردینەوە. 60 مامۆستایان تەرشیح کرد بۆ زانیاری و بۆ ئینگلیزی و بۆ عەرەبی و ڕیاضیات. دوای ئەوە کە تەخەڕوجمان کرد هاتینەوە من لە اختصاصی خۆم علومم هەڵبژارد کە علوم هەڵبژارد تاوە قیسەکە لەسەر ئەو بابەتە هەڕوو. دوای ئەوە لە ساڵی 1970 خۆم ئیحالەی تەقاعود کرد لەبەرەوەی زەختێکی زۆرم لەسەر بوو کە ئینتیمای حیزبی بکەم بۆ حیزبی بەعەز. نەمکرد. هێشتا 10 ساڵیشم مابوو تەقریبن بۆ تەقاعودی. خۆم تەقاعود کرد و دانیشتم کەسابەتی ترەوە. بەڵێ سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش. خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی جێپەنجەبەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەشدا قسە لەسەر ئەزمموی کەسایەتێکی تر وە جێپەنجەی لە ناو ڕووداوەکانە کە تەمەنی نزیکە بێتەوە لە 1 سەدا قسە بکەین و باس و خواست بکەین. خۆشحاڵم کاک شێخ کە بتوانین ئەمڕۆ گفتوگۆ بکەین لەسەر گۆشەیەک یاخود بەشێکی دیاریکراو لە ژیانی بەڕێزت وە جێپەنجەت بەناو ڕووداوەکانەوە لە ژیاننامەکەتا بۆ بینەرانی کەناڵی پەیام ئاماژەت بە ژیاننامەی خۆت و کۆمەڵی وێزگەی زانستی و سیاسی و وەزیفی و کۆمەڵایەتیە. سوپاس کە بتوانین گفتوگۆ بکەین. منیش پێ خۆشحاڵم بەم دیدارە زۆر، چونکە زۆر بە پێویستم ئەزانی کە زووتر یەکتری ببینین. ئەو معلوماتانەی لای من هەیە ڕەنگە لای هەندێک کەس نەبێت، لەبەرەوە بە پێویستم زانی بە دانیشتوانی کوردستانی ڕابگەێنم کە بزانن ئینسانی دڵسۆز و بە ئەمە کە هەیە خزمەتی گەلی خۆی ئەکات. زۆر سوپاس بۆ ئێوە بۆ دەستەی کامێرەکانیش. بەڵێ لە پێشێکەکە لە ژیاننامەکەدا باسی ئەوەت کرد جەنابەت لە 1930 لە قادرکەرم لەدایک بووی. نزیکەی لەوانەیە ماوەی 15 ساڵێک لەوێمانەوە لە 1945 مانەوە تا ساڵی 45. هۆی چی بوو قادرکەرمتان بەجێهێش لە کاتێکا ئێوە لە بنەماڵەی شێخە دیارەکان و کەسایەتیەکانی قادرکەرم بوون؟
والله كاكا أرام هويكي عشائرية بالنسبة جێنشینی حەزرەتی پیر دوای ئەوە باپیرم بوو شەمحیدین کە برا بچووکی بوو لە عمری لە 1905ەوە ئەو خەلافەتی وەرگرت تا 1915 ینی 10 ساڵ ئەو کاتە باوکم عمری 13 ساڵ بوو مؤهل نەبوو بۆ ئەوەی کە بێ بە جێنشین شێخ عەبدولکەریمی باپیرمیان هەڵبژارد کە ئەو ئامۆزای یەکتری بوون ئەویان هەڵبژارد کردی بوو بە شێخی تەریقە لە جێنشین مولکەکانی قارکرم هەموو بە ناوی شەمحیدینەوە بوو دەستکاری ئەو شتانە کرا هەموو مولکەکانی کرد بە ناوی خۆیەوە باپیرم بەشی دوو بەرە جوتیدایە باوکم و پاشەوە ئەو نیزاعە دەوامی کرد تا گەیشتە ئەوەی کە کوشتاری تیا گەیشتە حەدی کوشتار لەبەرەوە شێخ مەحموود وەلی کە تەدەخولی کرد بە ڕەحمەت بێت تەدەخولی کرد شێخ قاروو شێخ لەتیفی نارد بە باوکمی ئەوت خاڵە وتی ئەوە لەتیف و قارم نردووە ئەو خلافەی لەبینتانە هەیە ئەوێ کۆتایی پێ چارەسەرتان کرد کێشەکان بەڵێ چارەسەر بوو بەڵام بەڵێ چارەسەر ڕێزی لە یادداشتەکان باس لەوەیەکەی کە کاتێک کە مەلیک مەحموود ئەو دوو کەسایەتی نردووە بۆ تەداخل بە دوو نامەوە نردوونی بەڵێ بە دوو نامەوە دەقی نامەکان نەماوە دەقی نامەکان نەماوە نەوەڵا منەو کاتە ئەوەنە سەلیقەم نەبووە تاوەکو و دەقی نامانە وەربگرم لەم ئەوراکانی باوکیشما گەڕاوم بەرچاوم نەکەوتووە یعنی 70 ساڵ تقریبا 80 ساڵ بەرێز تقریبا ساڵی 1942 42 بووە بەڵێ ساڵی ینی سەر 80 ساڵ پێش ئێستا مەلیک مەحموود نامەوە دوو کەسایەتی نردوو بۆ لای بەڕێستان یەکیان جەنابی شێخ لەتیف بوو ئەویتیژان شێخ قایری برای شێخ قایری برای هەردووکیان کوڕەکانی خۆی بوو نردی بۆلان ناوەڕۆکی نامەکانت لە بیرە ناوەڕۆکی نامەکان تقریبا ئەوەی کە باوکم پێڕاگەرم نەمدیوە من ئەو کاتە کە پێڕاگەرم توی شێخ مەحموود کاغەزی نووسیوە کە ئەبێ ئاش بینەوە لەگەڵ بە شاولکەریمە ئەو خلافە لە بینمانە نەمێنێ ئیتر ئاشتی کردەوە خلافەکە لە بینەوە و باوکم قەراری یا چونکە پێشتر دەرێشەکانی سلێمانی داوای ئەویان کردبوو کە تەکیە و مزگەوتێک مامۆکردنەوە بە ناوی شێخ حەسەنی قەرچیوانەوە لە سلێمانی ئەم ڕێگەیە زۆر دوورە ئێمە بین بە کەروڵا ئەیتر باوکم لە ساڵی 1930 هاتە سلێمانی لێرە ئەرزی کڕی دوای ئەوە لە سینوە دەستی کرد بە دروستکردنی تەکیە و مزگەوت لە 45 بە تەواوی تەکیە و مزگەوتەکەی تەواو کرد خۆی لە سینۆیشە تەواو بوو بۆ تا ڕادەیەک بەڵام هەندێشتی مابوو تا تەواوی بکەن بەڵێ ینی ئەو مزگەوتی ئێستا لە سێمایی بەناو ئەو مزگەوتی شێخ مەحموودی قەرەچیوانیەوە ئەو مزگەوتی باوکم لە چوارباغ تەکیەکەشی لەوێ بوو تەکیەکەشی هەلێ بوو هەربەتەنی مزگەوتەکەەوە ماڵی خۆشمان بوو دەرگامان لەبینی مزگەوت و ماڵەوە بوو ئێستا هیچ سروتی ڕێوەڕسمێکی تیا پەیڕەوە کرێ یاخود هەر مزگەوتەکەی ماوەتەوە تابیرەکەی ئێمە خۆشمان ئاگامان لێکی خۆش بوو بەڵام یەک شتمان لەکیست و نووسینێکی باوکم هەرچەند تۆزێک دوور لە مۆزوعەوە نووسینێکی باوکم لە تاقێکی خۆیان نووسی بووی کە بە پشتی دیواری مزگەوتەکەەوە بوو مناقەشە لەگەڵ مامابوو لەسەر نظامی شیوعێت کە عالەم هەبوو ئەبێ بە شیوعی لەسەر یەک خوانانە خۆی بۆ حسابی وان لەگەڵ مامە حەسەنت لەگەڵ مامە حەسەنم بوو بە مناقەشەیان شێخ حەسەنی مام ئەوێت هەموو عالەم ئەبێ بە شیوعی لەو نظامە ئەمەن بەڕێوە باوکم وتی زۆر سەهون ئێوە بەو شێوە بیرەکەنەوە یعنی کرێکارێک لەناو خاک و خۆڵا بێ لەگەڵ ساحب مولکێکە یا عملەیەک لەناو معامەلا بە ڕوونەگریتە بێ لەگەڵ ساحب معامەلەکە بێ کۆنانەخۆن وتی وە قەت نابێ هەستا لەو تاقە نووسی ئەم شەو کە 18 شوباتی ساڵی 1940 ڕێی من وایە ڕۆژێک لە ڕۆژان اتحادی سۆڤێتی ئەگەرتەوە بۆ ڕەسمالیەت نظامی شیوعێت نامێنێ لێ نووسی مەحموودی ئیمزای کرد پرۆسۆرەکای گۆربەچۆف ئەوە دوای 35 ساڵ وەزانم دوای 35 ساڵ ئەوە ڕوودەچووم ئەو قڕێ بدۆزمەوە خانووکەمان فرۆشرا بوو تیانەما بوو لەناو گەچەکە لە قەتعا نووسی بووی لەسەر گەچەکە نووسی بووی قسەکەی باوکت هاتە دی
اختەکەی باوکم ماتە دیئە کەواتە باوکت و مامت باوک واقعیتر پێشبینی کرد بۆ هەر زۆر ئایندەی حیزبی شووعی لە ئایلەی ئێمە زانا و عاقڵ و بیردوی و وەکو باوکم نەبوو بەڵام دوایی تۆ ڕێگەکەی ئەوت نەکرد ئەوەی کە باوکت وتی دوای هەربووشی بە حیزبی شووعی دوای بەڵێ من هەرچەند پێیوتم ئەوانە بەس ئینسان لەو تەمەنا سەری زۆر گەنجانە گیرەکاتەوە هەموو عەقلی کامل نییە تاوەکو من لە عومری 15 ساڵ و 7 ساڵ تاوەکو 24 وانش ئینسان عەقلی تەواو بێ بکاتەوە بە ساعتی خۆی سوێنەوە تۆ ساڵی چەند پەیوەندیت کرد بە حیزبی شووعیەوە من لە سەفی پێنجی ابتدائیەوە لە 45 اتحاد اتصالم بە اتحادی تەلەبی کوردستانەوە کرد هەل لە ئەیوبیە ئەوەی کە باسیەکە ئەو ساڵانەیە کە بەربرسی گەڕەکانی سەرشەقام و جوولەکان و بەڵێ بەڵێ ناوچانە بەڵێ لە سنفی شەشە اتصال بەم بە حیزبی تەحرڕەوە لە دوای ئەوە بوو بە حیزبی شیوعی حیزبی تەحریر حیزبی تەحرڕ بوو بە حیزبی شیوعی بەڵێ هەر چوومە حیزبی شیوعی ئەو کاتەی لە حیزبی شیوعی ڕۆشتم مەسئولیاتم گەیشتە ئەوەی تا بۆ مەحەلی دوای ئەوە هەر نەبووم بە عوزوو من کە گیرام لە سینی بەغا پرسیاریان لێکردم سفەتی حیزبایەتی چێتە ئەمە ئیشت هەیە وتم سفەتی حیزبایەتی من مؤەیدم وتیان چۆن مؤەید ئەم هەموو مەسئولیاتە ئەیدرێتی وتم بەڵێ نظامی ئێوە وایت نازانم لێرە چۆنە دێمە سەر و بەڵێ بەڵێ لەگەڵ ئەو وتی لەگەڵ ئەو هەموو مەسئولیاتە هێشتا مؤەیدی وتم بەڵێ لە چنەوە نامەیان نووسی بۆ حیزب لە دەرەوە ئەو سەلام عادل سکرتێری حیزبی شیوعی عێراق بوو دوای مانگ و نیوە کچێکیوە لێوە لە سجنەوە سفەتی حیزبی شیوعیان دایە من بەڵێ ئەندامەتی حیزب تۆ باسی جەنابی باوکتتی کە باوکت ئەوە لەگەڵ مام تا جیاوازی بیرکردنەوەیان هەبوو لەگەڵ سەر شووعیەت ئەی بوو خۆت کە گەنجێک بوویتە شووعی لەگەڵ باوک تا بەریەکەوتنتان نەبوو شووعیەکان بەوە ناسرابوون مەبدەئی بوون لە ڕووی فکری زۆر لەسەر بابەتی مەسائیلی چینی پرۆلیتاریا و زەحمەت کێش و کرێکاران و جوتیاران و ئەوانە زۆر تاکیدیانە کردەوە شووعیەکان تۆ ئەو کاتانم دروشمانت بەکارهێنا ئەو کاتانە دایمە ئاگام لە هەموو حرەکەی بوو باوکم خۆی عوزوی ئەنساری سەلامی عێراقی بوو لەگەڵ شێخ لەتیف و عەزیز شەریفە ئینسانێکی دیمۆکراتی بوو باوکم زۆر من خۆشم پەیوەندیم بە هەموو ئەو جیهاتانەوە بوو بەڵام ئەوەی کە لە کتێبەکە تا باسەکرێت هەست ناکەی کە ئەو مدەی کە باسیەکەی حیزبی شووعی بووی ساڵی 45 بۆ 64 و هۆکارەکانیش باسەکەی دوای دێنە سەری بۆچی وازە دێناوە لە حیزبی شووعی بەڵام ئەوەندە بوعدێکی نەتەوەی بەسەر تا ساڵە ئەوە وەکو شووعیەکی ئومەمی بیر ناکەیتەوە من وەکو شیعەیەکی ئومەمی بیرمە کردو لە وەڵام کەچمەتە شیوعیەوە بەڵام لە ناو نووسینەکان تا بەکەمی دیارەوە بەکەمی دیارە وایە مەبەستم چییە مەبەستم ئێمە خلافاتمان هەبوو لەگەڵ حیزبی شیوعیە کە باسی کوردەوە ناکرا هەر باسی دیمۆکراتیە دەکرا و باسی قەومیات ناکرا یەک زەڕە حتا لە شوێکی حیزبی شیوعی اتحاد سۆڤێتی ئەمە خوێنمانەوە تەرجمەکرام بۆ عەرەبی لە جەرایدە هەڵە یەکێ لە ئیستیعراضەکانی جێشی ئەحمەدی اتحاد سۆڤێتیە کە ئیستیعراضەکەن بەرەی جۆرجیا کە ئێن بە بەردەم ستالینە ئەڕۆن هەڵەستێت و چپڵیان بۆ لێدا ئەڵێن بۆچی هەڵسایی لەبەر قەومیەتەکەی خۆت لەو کاتا باسی قەومیەتی نالەی قەومیەت لە نەفسی ستالینە هەبووە بۆ قەومیەتەکانی کە چپڵی لێ نەدا بۆ جۆرجیەکانت نەپێژەوە کە ڕەبن هەستا پێ چپڵی لێدا ئەو ڕخنەیان لێگرتو لەو کاتە ئەو ڕخنە لەو کاتە تۆ باسی ئەوەشم کرد پێشترین تم دێنە سەر ئەو باسە ساڵ 1954 ئایگیریت هەر لەسەر فکری شووعیەت و شووعی بوون بوو گیرای لە ناو شاری سلێمانی بەڵێ من کە زۆر ناسرا بووم لە سیاسەتە چونکە جم و جوڵم زۆر بوو شێخ مەعروفی خاڵم سەر ئەو حرەکەی کە هەبوو زوو ئەهات وەلای من ئەمن ئاگای لێەوە تا زەستێکی زۆر ئەقسوانەی مراقبەیەکی زۆر ئەقسوە سەر شێخ مەعروفی خاڵم لە کەرکووکە هات لێرە جاسووسەکانی یەک دوانێکیان ناسرا بەحەق نایەنم من ناسرا بوون هاتن شخص خاڵت بەڕێگەوەی خواردنی بۆ حاضرکەن شێخ مەعروفی بەرزنجی مەعروف بەڵێ ماشەڵڵا بزانم خاڵت زۆرە جەنابەت ژمارەی خاڵەکانت زۆر بوون دە خاڵمە بوو دە خاڵەتە بوو دە خاڵمە بوون بەڵێ ینی ئەو هاتوو چۆیە کرد بۆ کاروباری حیزب بووە بۆ کاروباری حیزبی ئەوەی بینی خۆمان بۆ کاروباری حیزبی بۆ کاروباری قەزەی تشکیلی
ئەو حرەکەت سیاسی بۆ تشکیلی دەوڵەتی کوردی. بەڵام شتێکی تر گرنگەوە بنەماڵەیەکی شێخ بوون، بنەماڵەی ئاینی و تەریقەتی قادری بۆ خۆی لە ڕووی ئاینیەوە بەریەکەوتنتان لەگەڵ مەبادی ئەفکرەکانی وە سیاسیەکانی حیزبی شووعیان بۆ دروست نابوو. ئێمە شخصیان خۆمان بە شێوەیەک تەسەڕفاتمانە کرد، خۆمان ساحیبی تەکە و خانەخای خۆمان بوو. ئێمە لەگەڵ دەرەژە هیچ بەرکەوتنێکمان نەبووە بە شێوەیەک. بەڵام ئەوەی کە بەرنامە و پرۆگرامی حیزبی شووعی بوو زۆرجا کە باسەوە ئەکرازیاتر لە ناو خەڵگا و لەبەرەوەی بە هاوردەی سۆڤێتی جاران و ئەوانیان ئەزانی جۆرێک لە نامۆیی یاوەی مەش کۆمەڵگایەکی ئاینی بووین بەبەسمەوەی جەنابێت لە بنەماڵەیەکی ئاینی بووی بۆ خۆی ئەمە گرفتی بۆ دروست ناکردی؟ نە گرفتەکەی بۆ دروست چونکە من ئەوە اختلاتی هەندێک شوێنم ناکرد. دائیمە ئەوەی کە من اتصالی پیانە بوو تەلەبەکان بوو، زیاتر کرێکاران بوو، قسمی بەشی نانەواخانەکان بوو، ئەوانی کە سەرپەرشتیان بکەم. هەندێکە لە ئافرەتان لە هەر سێ گەڕەکە لوژنەی تایبەتیمانە بوو، لوژنەی سەرشەقام بەجیا، هیچ جوولەکان بەجیا، هیچ چوارواخیش بەجیا. خۆ سەرپەرستی ئەو سێ لوژنەی ئێمە کرد دائیمە. اتصالاتی تر هەبوو لە ناو خەڵکی عالەمیە، بەڵام بەو شێوەیە بەرەنگاری ئەو لێکۆڵینەوە و لێ دوانانە نەبوومەتەوە کە مناقەشەم لەگەڵا بکەن بۆ ئەوە. پرسیارێ بکەم لە سلێمانی مەشهورە زیاتر مناڵی مەلاکان یا ئەوانەی کەسایەتی دیار بوون ئەوون بە حیزبی شووعی بۆ نمونە یعنی باس دەکرێ مامۆستا بەهادی نووری، دکتۆر عیسەدین مستەفا ڕەسوڵ، کاک فاروقی برای کە باوکیان مەلا مستەفای سەفا، هەمەی مەلاکەریم کوڕی مامۆستا عەبدولکەریم، یعنی بە بڕوای تۆ وەکو پیاوێکی خوێندەوار یعنی هۆکاری چی بوو مناڵی مەلاکان ئەبوون بە حیزبی شووعی کە ئەوان زیاتر لایەنە ئومەمیەکە بوو. لەو کاتەشا پارتی دیموکراتی کوردستانە بوو بۆعدەنەتەوەیەکە زاڵ بوو بەسەریا، تەنانە پارتی تەبەنی لە مەسائیلی ئاینیشا کرد وە سەرۆکەکەشی ناسناوە وەکۆڵێ پێشگیری مەلای پێوە بوو. چۆن یعنی خەڵک لەگەڵ ئەوانە کەمتر بوو لەگەڵ شووعیەکانە زیاتر بوو بەتایبەتی توێژە خوێندەوارەکە. ئەو تێکەڵبوونە کە ئەو سیاسەتە ڕووی کردە ئەو عیلانە زیاتر ئەمانە مسەقف بوون، جاران لە حوجرا خەڵکی مناڵێنان دەخوێندن، مەکتەب نەبوو کە ئەچوونەوێ شت ئەبیسترا. ئەتر ئەفکاری شیوعیەتیش کە فەهەد هێنای یوسف سەلمان کە هێنایە عێراقەوە، ئەو هاتۆتە ئێرە چۆتە ماڵی میرزا کەریم، شەمارشی خاڵم چۆتەوێ، عەزیز شەریف چۆتەوێ، ماڵی باوکی غەفوری میرزا ماڵی باوکی غەفوری میرزا کەریم، هەتا ناوە خانەقای میرزا، یعنی فەهەد هاتۆتە سلێمانی. بەڵێ ئەوانە فەهەدیش هاتۆتە سلێمانی ماڵی ئەوان. ئەوانەی کە هاتووە وەکو مەقڕی حیزبی شیوعی وابوو لە چلەکانە لەو کاتە بۆ داوای حیزبی شووعی هاتووە، بۆ داوەتی حیزبی شیوعی هاتوون و ئەفکاری شیوعیت کە هاتوۆتە سلێمانی لە ماڵی ئەوانەوە تەشەنەی کردووە، ئەوان و براکەشی مستەفا. ینی مناڵەکانیان ڕاستە تۆ باسی خوێندەواری و سەقافەتەکەی، منداڵەکانیان ئەبوون بەڵام خۆیان نەئەبوون، مناڵەکانیان ئەبوون. مەسەڵەن ماڵی شێخ نووری، بەهادی نووری یەکێکە لە ئایلەی ئاینەکان وەنیە شێخ کەمالی کوڕی من فترەیەکی زۆر بەهادی نووری منەظمی خۆم بووە کە من وەرەشەح بووم بۆ مەحەلی کاک شێخ کەمال هەر مامۆسای ئاینیش بوو، مامۆسای ئاینیش بوو. بەڵێ جا بەیەکۆ لە شیعێ ببووین بانگی ئەدا بۆ نوێژکردن، بانگەکەشی تەرجمە کردو بۆ کوردی، ئەوانەی نوێژمانە کرد نوێژیە کرد حیزبی شووعیش بوو بانگشی ئەیە. بەڵێ بانگشی ئەدا. شووعێت عەلاقەی بە دینەوە نییە بەو شێوەیە کە بەزەقی بڵێ ئەو دینە ئەوەیە، حەقی بەسەرێ زۆر شیوعی هەیە لە سلێمانی عیسەش نوێژی خۆیە کات و شیوعیش لە ئەفکار. بەڵام بە بڕوای تۆ ئەگەر زۆر قوڵ بیتەوە بۆ ناو مەبادی ئەدینیەکان، مەبادی ئەقورئانیەکان و تەنانە مەبادیئی لە بەرامبەرە تەشبیه نەبێ مەبادی ئەفکریەکانی حیزبی شووعی و سیاسەتی، هەست ناکەی ئەمە جۆرێکە لە تێنەگەیشتن لە هەردوولا. ئەگەر بتەوێ بێ بە شێوازێکی ڕاستەقینە شوێنی یەکیان کەویە ئەبێ بە تایبەتی لایەن و تەبەنی مەبادی ئاینی و فکریەکان کەیت، یا بێت تەبەنی حیزبی شیوع و بیر و باوەڕی مارکسی و ئەو پێدرا و پێودانگانەی کە حیزبی شووعی تەبەنی لێە کرد. کاکە ئارام بێگومان ئەفکاری ئاینی ئیسلامی لە زەمەنی خوا کە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بڵاوی کردوێتەوە وەکو دینی ئیسلامی،
خەڵکی عەقیدەیەکی زۆر بەقووتی هەیە لەسەرەوەی کە ئەو ئاینە ڕاستە لەخواوە هاتووە. هەموو ئەو کەسانی کە پەیڕەوی ئەکەن بەڕێکی پێکی پەیڕەوی ئەکەن و لەناو خەڵکیان بڵاوەکەنەوە باوخوازی تایبەتی خۆیان هەیە ئەوانەی کە ئاینی ئیسلام بڵاوەکەنەوە زۆرن. ئەنجا لە دوای ئەوە ئەفکارێکی تازە هاتوتە کایەوە ناو مجتەمەعەکەوە ئەم ئەفکارە تازەیە دیفاع لە حەقی فەقیر و هەژارەکە، دیفاع لە ڕاستگۆییەکە، دیفاع لە دوورکەوتنەوە لە خیانەتەکە، دیفاع لە تاڵانکردنی ماڵی خەڵکێکا بە خۆڕایی. ئەمە حەقیقەتێکە نزیکە لە ئیسلام و ئەم ڕاستە، بەڵام ئەوش بوو خۆی مودەیە وها جای وێڵێن مۆدێلە حیزبی هەندێک حیزبی سیاسی سەرەتا هەیە بەڵام سە بوونە ئیسلامەکە هەر باقی و ماوەتەوە ئەشمێنێتەوە بەڵام شوعیەتەکە سەردەمێڵ بوو ئیسا جەنابەتی لەسەر ئەوە لە ساڵی 64 وازەیەنی لەوەچی ئەو مەبادیانەی بڕوات پێی بووە سیرت کردووە و پێویستە ئەرزی واقعیانە بۆ چەند هۆکارێکە وازی دێناوە باشە دینەوە سەر ناوەڕۆکەی جەنابەت ساڵی 54 گیرای ئەو کاتانە لەکوێ بوو لە بەغدا گیرایت نەخێر من لە سلێمانی گیرام ئەمە بەسمەوەی لە بەغدا زیندانی بوویت هەفتەیەکیان بۆ بەغدا لێرەکە گیرام 4 تازیب کرام نینۆکیان دەرکردم هەڵیان واسی بووم کە لە بچەکە لە دەستم ئاوساو بوون بوو تەقریبەن تایە بەو شێوەیە. لە دوای ئەوەتم لێدانەکانشیان سعات 9 شەو سعات 12 شەو سعات 3 شەو سەتری ئایان بەرژان بەسەرما ئەنجا تازیب بوو ئەوانە ئێتراف شوێنی لێدانەکە کوێ بوو لە سلێمانی ئەو کاتە لە پشتی سەرای کۆن لە پشتەوە دەرگایەکە بوو ئەچووە حوشێکی دەرەوە کردویانە دائیرەی مرور ئەوەی ئێستش ماوە لە جادەی کاوە دەیتە خوارەوە هەرەوە هەر ئەو سەرا کۆنەکەی کەمالەوە دەیتە خوارە بەڵێ هەر ئەو جادەیەکە لە پشت سەرای کۆنەکەەوە دوو ژیان هەبوو هی مرورە کار بوو قانوش و دار سەرقینەکەی سەروانەکەی زنجیران تێخستوانیان واستی بوون بە لێیا بە تەنیا لە ژوورێکە دوایەوە ئەبوورێمەوە کە ئەبوورێمە دکتۆر وەدیع ئێنە سەرم کە هاتمەوە هۆشتی پیاوی کوچوات تازیبە دەکەن وتم نەوەڵا وتی ئەی چێ بووە لێکەن وتم وەڵێ لەسەر سیاسە دوام لێکەن هیچیش نیم من ئینکاری هەموو شتێکمە کرد. اینجا لە هەمان کاتە جارتر هەڵیان واستیمەوە هەمیسان شەوی سێمیان زۆر هیلاک بووم زۆر برسێتی و ئەوانە زۆر هیلاکردم وتم دام گرن ئاعترافەکەم ئەتر خێرا دایانگرتمەوەوانە وتی چیە خۆیتم چی خۆشە بووم بێنە نەیخۆم ئاعتراف کرد نەخێم سادە بکە چۆن خواردنی باشیان بۆ هێنام تێرم خوارد و ئەنجا لێ نووسم تا بەیانی قاغەز و قەڵمیشان دانا بوو کە بەیانی هاتنەوەتی کوایکی نووسێتم نەوەڵا چۆن نەنووسیەوە بەشورەت لە تەرافەکەن وتم ئێتراف ناکەم من بەس زۆر بێتاقەتم لەوە ئاترسام ئێتراف بکەم خواردنەکەم بۆ داواکرد بۆی بەرگەی لێدانی تر بگرین هەڵیان واستیمەوە ئەنجا دووبارە لە دوای ئەوە وتم ئیزرا بەکەم کەوتم ئیزرا بەکەم دایانی گرتمە خوارەوە کە دایانی گرتمە خوارەوە وتم بنەرە محکەمە نەبدە نەخۆم محکەمە ئیزرا بەکەمە میسان ئێتر دامیانە محکەمە دوای هەفتەیەک دوای دابەزین لە ئێترافەکە کە دامیانە محکەمە بانیاکردم بۆ ئیفادەکە کە بردەمە بۆیە عومەر عەلی خۆشی وێستا بوو مدیر شوتە دێشتا بوو عومەر عەلی هەڵام مەوەسی مەحافظی سلێمانی محافظ سلێمانی ئەو گرتمی ئەو کاتە متەسەڕیف ئەو گرتمی ئەمری ئەو گیرام بە دیاری وێستا و لە پشت حاکمەکە وێستا بوو سوالی لێکردم سوالەکانی لێکردم و من سوالەکانی لە بەردەمی وێستا بوو ئەم خوێنەوە جوابی مەدایەوە یەکێک لە سوالەکانی نووسی و لەگەڵ خوێنەوە خێرا دەستی قسە سەری نووسیت پرسیارەکەی هەل قەرەتە هذه المنشورات ئەم لا کە دەستی قسە سەری وتی ئەو مەنشورە بخوێنەوە وتم سوالەکەتم لێ بکە و سای خوێنمەوە با جوابەکەت بدەمەوە جواب سای خوێنمەوە عومەر عەلی جنەیەکی پێدام وتی بەقەدەر یەک مەحامی زیاتر دەزانێمە لەبەر عەزو نووزری مەرکەزی حیزبی شیوعیە لەسەر ئەو ئەساسەی کە من پرسیارەکەیم جواب نەدایەوە تاوەکو لێم نەپرسێ ئەگەر بخوێنێتەوە نێخوێتەوە ئەو تۆمەکەی زیاتر کرد لەسەر من لەسەر بوو بە ماڵ لەسەر بوو ماڵ ئەوەی پێوتم مەرە جنێوێکی هاوتی بەقەدەر مەحامی دەزانێ بۆ خۆی باڵە چ مایتەوە دوای ئەمە چەند مایتەوە لە سلێمان ساڵێک و دوو ماڵ حکوم درام
دوای هەفتەیەک نەقلان کردم بۆ سزنی مرکزی بەغا کە من چوون بۆ سزنی مرکزی بەغا هەفتەیەک بوو ڕەمیان کردبوون زۆر لە سزنەکان کوژان بۆ هەموو دیوارەکانی خوێن بوو لە حاڵەتی ئیزرابیشا بوون ئەوەی وتی دیوارەکە هەمووی نووسرا بوو نە ئەمە سزنی مرکزیە لەم سژی بەشی سیاسیان بەشی سیاسیان کەوتۆتە پشتی سزنی ئامی مرکزی بەغاوە نزیکی وەزارەتی داخلی بۆ کاتە دوای ئەوە کە لێ ئەو ئیفادێ نەقلان کردم بۆ سزنی مرکزی بەغا لەوێ تقریبا سزنەکەم تەواو کرد لوجنەیەکیان بۆ گرتم شێمارف و شێمارشی خاڵم و عضوی سەلامون عضوی ئەنساری سەلامون خۆی و شێخ حوسێن و عەبدولسەمەد خانەخاو یەکێکیتر زبانی پیرۆزخان ئەمانە دیفاعیان لێ کردم بانگیان کردەوە بۆ مەحکەمە ساڵ و دوماوەکەیان کردە 7 مانگ ساڵێک مراقەبە 7 مانگەکەم لێرە تەواو کرد ساڵە مراقەبەکەم لێرە تەواو کرد لەو کاتە دووجار عومەر عەلی ئەمری نەفی بۆ دەکردم جارێکیان بۆ شتراسە لە جنوبی عێراقە جاری دومیشان بۆ نوگرتە سەلمان باوکم چووە لای هەردووکی ئێلقا کردەوە دوای ئەوەی تەواو بووم لە مراقەبەکە ئەنجا تەعین بووم بە کاتب لێ عاشە زۆر باشە کەواتە تۆ ساڵی 54 بوو دوای لە بابەتی یەکیتری شاباسەکەی تۆ وەبزانم لە 2/5/55 لە ئاهەنگی تاج لە سەرنانی مەلیک فەیسەڵی دووەم حوزورت هەبووە لەکۆ تاج لە سەرنانی مەلیک فەیسەڵ حوزورت هەبوو نا حوزورم نەبوو ئێمەش عیبە بووین ئەو کاتە ئەو کاتە جەناب لە شوعێبە بووی کە مەلیک فەیسەڵی دووەم تاجیان لەسەر ئەو کاتە من لە شعێبە بووم دوای ئەوەی کە حکومەکەم تەواو کرد یەکسەر هێناوێنە سلێمانی کردمان بە ئاسکەر و نەچیان کردم بۆ شعێبە لەوێ ڕۆژی تاجی مەلیک هاتە پێشەوە لە سەرنانی تاج مەلیک فەیساڵ هۆڵی ئەوەمان لێ هات کە زابتەکان زۆر تونگوتیش بوون زۆر هەر لەوانە بوون هۆڵی ئەوەمان لێ هات کە ئەمرا بەسەراکەن ئیتا بە حیاتی مەلیک کوێشتین ئەمەش قەرەماندا بۆ ئەوە نەکەین ئەتر حاصل لوجنەیەکمان دروست کرد وتمان باشە چی پێویستە ئێمە خۆمان ئەیکەن شتەکان بدەنە دەست خۆمان ئەو ئیناکەین ئەتر باش بوو یارمەتیان داین حیوانیان بۆ کردن و کەرەسەیان بۆ کردن و خۆمان احتیفالمان کرد کاملژیر بە ڕەحمەت بێ مەسرحەیەکی ئامادە کرد هی زوحاک هەندێک سمکۆ فەتحوڵڵا و کۆمەڵێکی تر وانێکە لەگەڵمانە بوو سمکۆ عەزیز چونکە زۆر کەس من سیاسیەکان بووینە لەوێ نەفی بووین کە من چوو کردیان بە حەفرەیەکی ئەو مەپرسە چکە مسکرتێری هەموویان بوون و کاتە بۆ شێوەیە مناسبەیەکی خۆتان ڕێکخست لێ مناسبەکە کەڕێکەوتی تر زوحاک ئەفیسمانە بۆ هەڵەبجەیی بوو وەمەزانی هاواری لێ ئێستا کە پێشمەرگەکان وجوبەکەن لەسەر زوحاک لە ناوی بەرن بیکوژن ئەوان هەرمان زانێ ئەمە زوحاکی حەقیقیە هەر بەڕاستی لیان ئەدا کورە هاوڵێک بۆ خەتیری خوا بەڕاستی لێ مەدەم فریام کەون تر بە پەلەبەر فرێکەوتی لێ دەستیان دەرمانێنە بەڵێ دەست خۆش بەڵام ئەبینین دوای ئەوەی کە شۆڕشی 4 تەموزی 1950 دروسەبێ ئەو کاتانە عومەر عەلی محکەمەکرێ بێگومان سەردەمی مەلەکێت بوو دوای سەردەمی کۆماریە جەنابەت وەکو شاهید حاڵێک بانەکرێتەوە بۆ دادگای شۆڕش بۆ بەغدا لێ وەکو شاهید حاڵ بوو وانە بوو مانگی چەند بوو مانگی 11 بوو بەڵێ ئەو کاتانەکە چتە ئەوێت توی تر ئیفادت لێ وەرگیرە کە من چوومە ئەوێت ساڵم پێوەکردن فازڵ ماداوی ڕئیسی محکەمە بوو مدعیان ناوکەلی بن چووە بەڵێ مدعیان تر ئەژ لێ بۆ ئەندامەکانی تریێکیان کورد بوو لە خێری شاڵیەکان بوو ئەوان ترش عەرەب بوون ئەتر محکەمەکە کە دەستی پێکرد منیان بان کرد من بە عەرەبی کە پرسیارەکانی لێ کردم ناوی خۆم وتو بە عەرەبی ئیفادەکەی خۆممە لە ئەوەڵەوە قەیرێک قسەم کرد دوای ئەوە باسی گرتنەکەی خۆم کرد کە عومەر عەلی چۆن منی گرتووە چی کردووە ئەو منی بان کرد بۆ مەسرحی سانەوی سلێمانی لە ئەدادی ئێرە تەلەفەکانی خستووە قاعەکەوە
منی بە کەلەپتۆپان کردە قاکەمنی کە باڵی کردم دەستم هەڵبڕی بە کەلەپتۆپ بەناو تەلەفۆنەکانە ڕۆشتم بۆ بەردەم مەسرحەکە ڕوون کردەوە تەلەفۆنەکان کە ئەوان لە پێش ئەوە کە من بگەم بەردەما هاوڕێندایەوە منم هەموو سەریان داخستانیان هەڵەبڕی هیچ هەر سەریان هەڵەبڕی یەک دەنیشیان کە دەستیشم بەرد کردەوە هەر سەریان هەڵەبڕی ئەمەت گێڕایەوە وەک شاهید حاڵ لە بەردەمی بەڵێ پێم عەرز دەکەم وتی دەی تفیلەکەن کە سەری هەڵەبڕی خۆی هاتە خوارەوە کە خۆی هاتە خوارە بەناو تەلەفۆنەکان هاگەڕا وتی باوکو دایکی تۆیان ناردووە بە شتێک خەزمەتیان بکەیت ئەو محەممەد سادق سدیقی هەستان وتی تۆ ئەتەوێ ببی بەچی وتی منەوێ بم بە ئیسکافی هەتا هێزی تیاوزلەیەکی لا گەڕایەوە سەر مەسرحەکە چکە باوکی عومەر عەلی ئیسکافی بووە پێنێ دۆست بوو زلەیەکی لێە لەسەرەوە ئەتێ من ئەوەم پێوتم ئیسا من بەم ساعلوکارێم ئەسڵاب سەری وتم بەم ساعلوکارێم ملەتی عێراقی تفی لێ بکرد لە مەحکەمە ئیسلامیە دوای ئەوەی تۆش وەرگیرا بۆ لێ پێچینەوەکەی سزاکەی بەڵێ بەڵێ بۆ نووسراوە کتێبەکەم لایە بەڵێ کتێبی مەحکەمەکەم لایە خۆم بەڵێ هەم لایە باش بابەتێکی تر باسەکەیت لە کتێبەکەدا کتێبەکە ژیاننامە و مێژوویەکی نەتەوەیی بەڵێ باسەوە ئەەکەی کە مەلیک مەحموود نامەیەکی بۆ سەعید قەزاز نووسیوە بۆ ئێوە بەڵێ ئەو نامەیە لە 28 پێنج 1955 بووە هەڵبەت مەلیک مەحموود ساڵی 1956 وفاتەکە ئای ساڵێک تقریبا ساڵ و نیوە پێشی بەڵێ بەڵێ ئەو نامەیە چی بوو؟ ئەو نامەیە ئێمە نەفی کرای بۆ شێعبە هەمومان هاواریان لێمان لێ تەلەبەی لێمرد بوو پۆلیسی خۆیان کارەباگرت بووی نەمانەتوانی 50 مەتر لە قاعەکان دوورکەبینەوە خواردنمان خراپ بوو دایمە پڕی بوو لەمان وێرکە دەستی سەرک زیخ هەموو شتێکی خراپمانە بوو شکاتمان کرد لە دەست ئامرەکەمان یەکسەر ڕئیس ئەرکانجەی بەتێرە هات لە قاعەکەدا لە ساحەی ماسکەرەکە دابەزی ئێتر هەموو دەوریاندا مەحجوب ئەمین ئەساف ئامیری موقعەکەمان بوو هەتا بڵی زابتێکی توموتیژ و ینی بوو شێوە لەگەڵ ئێمە ئەتر ڕئیس ئەرکانجەی بەناومان ئاگاران ڕەفیق عارەب بوو وتی چیتانێ وتمان ئەمانوێ خواردنەکانمان چاکەن دیا بدەن دەستخۆوان خۆمە خواردن لێنین ئەم زەختەشمان لەسەر لابنەوانە ئەتر کارێکی وای کرد کە هەموو تەڵەبەکانی ئێمە بجێبەجێ کرا دوای ئەوە ڕوونیکەم تێ شکاتان لێکردوین وتوان بەڵێ شکاتمان لێکردوون جارێک تر یەک غەڵەتتر بەرامبەرمان کرد شکاتی کەتان لێکەین و خوازان چتان بەسەرێ ئیتر چاک بوون حەقیان بەسەرمانەوە نەما شێوەیە ئەو نامەی مەلیک مەحموود کاری ئەو نامەی مەلیک مەحموود لەسەر ئەوە کە بیسترا لە وەزعێ بە ئاوایە خەبەرمان من خەبەرم ناردووە باوکم لەگەڵ باوک بۆ سمکۆی بۆ باوکی کارێک بکەن کە بتوانین فەریدون ئەمیشمان لەگەڵا بوو ئەمین ئەفەنی ئەمین وەخت عەزولجەی فاسی توتن بوو ئەمین ئەفەنی و عەزیز ئەفەنی و باوکم چون بەلای شێوە بوو ئەلێ منداڵەکانمانەوە تەقریبەن ساڵێکە لە شێعبە نەفین وەزان زۆر خراپە جارێت شێوەویست بووی جا ئەوانەی تەنەکەش بچێتە شێعبە ئەیتوێنێتەوە ئەمە نەگەرمە چۆن ئەو منداڵانیان نەشکرد بووە کاغەزێکە نووسێ بۆ سەعید قەزاز ئەڵێ ئەم تەلەبانەی سەعید قەزاز وەزیری ناوخۆ بوو ئەڵێ ئەم تەلەبانەی کە نەفی کراون بۆ شێعبە وەزان زۆر خراپە تکا ئەەکەم بە زووترین کات چی پێویستە بۆ بەردانیان یا بۆ ئازادکردنیان ویان بکەن ئەوش کاغەزەکە ماچەکان خاتە سەرسەری و تەلەفۆن ئەیخوێنێتەوە تەلەفۆنەکان بۆ ڕئین وەزیری دیفاع ئەڵێ شێخ مەحموود ئەمرەکاڵێ ئەو تەلەبانە ئازادکەن ئەوش یەکسەر ئەڵێ با بێن وەفدەکە چن بەلای تا ئەوانە چن بۆ باوکمان چنە لای ئەوان وەزیری دیفاع ئەمری بەدەل وەرگرتن دەرەکا ئیتر لەو زەمەنەوە بەدەل جاران 50 دینار بوو لەسەر بەیەکی 100 دینار بەدەل تەسلیم بکەن تەسریحیانەکەین بەدەلەوە لە جیاتی دانان لە بری عەسکەری پارە بەڵێ ئەوە بوو لە عەشایرە پێیانەوەت بەڵاو ئەویان پێوت ئەیتر تعمیم کرا بە هەموو محافەزەکانە بە هەموو کەس و کارگەری تر لە هەموو لایەکەوە باوکات کەوتە وەزارتان بوو ینی بەو نامەی بەو نامەیە ئەمری بەدەل هاتە هەر کەسە بەدەلی خۆیە و من بەدەلەکەم لەم ماوە بابەتێکی گرنگی تر باسەکەی لە کتێبەکەدا مەسەلەی شۆڕشی چوارەی تەموزی ساڵی 1950
یانی زۆر بەکەنی ڕاستە باسی کوردەکرێڵەن هەبوون لە ئەفسەرە ئازادی خوازەکان و هاوکاریان کردووە بەڵام تۆ باسی هاتنی مامت و مستەفا عەسکەریەکەی بۆ ئێرە کە هاتوون و ویستوتانە پلان و بەرنامەتان دانا و پرۆژەتان نووسیوە چۆن شۆڕش و ڕاپەڕینە دژی دەسەڵاتی مەلەکی بکەن و پەیوەندیشتانەوێت لەگەڵ ئەفسەرە ئازادی خوازەکان ئەوە چۆن بۆ ئەو پلانەوە چۆن هاتن بۆ لاتان بۆ سلێمانی ئەوە دوای انتخاباتی چواردەی ساڵی 1954 کە برای مەحموود ماروبەردەجی بوون عەلی کەمال و ماجید مستەفا دەرچوو بە تەزویر خاڵەمانوان خاڵمانم دەرنەچوو بە تەزویر دوای انتخاباتەکان شێوارشی خاڵم تەلەفۆنی بۆ کردین بۆچی ئەڵێ بە تەزویری بە حەقی خۆیان دەرنەچوو بە حەقی خۆیان دەرنەچوون عەلی کەمال و ماجید مستەفا کێ هاوکاری کردن بە تەزویر ئەوان دەرچوون بەڵێ ئەی مامە خاڵت دەرنەچوو خاڵم مارە بەرزنجی نەخێر خاڵم دەرنەچوو ئەوان دەنگی تەواویان نەبوو بەڵام دەنگەکانی ئەوانیان حەزم کرد و دەنگی عەلی کەمال و ماجید مستەفا باش دوایی چۆن کرا ئەم بەرنامەیە دانرا ئەگە باسیکەیت ئەم بەرنامەی بۆ هەماهەنگی بۆ دروستکردنی شۆڕشە دژی ئەو دەسەڵاتی کە ئەو کاتانابوو دوای ئەوەکو ئاردم کردی شێمان تەلەفۆنی بۆ کردم وتی وەرە بۆ سلێمە بۆ کەرکووک کە چوین هەموو شێخانی خۆمان کۆ کردبەوە شێخ حوسێنی خاڵم لە شەمارە گەورتر بوو ئەویش مەحامی بووە کە لەگەڵی ئادام کرا وتی من فکرەیەک بێ هەرچەند مارە بە تەزویر عەلی کەمال و ماجید مستەفا دەرچووە ئەمان دەنگی تەواویان هەنا و دەرنەچوون من فکرەیەکمە ئێمە ئەتوانین لە ڕۆژێکە کوردستان ڕزگار بکەین شێوارشی خاڵم وتی چۆن حوسێن وتی ئێمە ئەتوانین بۆ هەموو ناحەیەک هەشت پێشمەرگەی ئازا و زانا و خوێنەوار چابوو تەدریبیان پێ بکەین وەک حەربی شەوارێ لەسەر دەمانچە و ڕمانە ئەوانە ئامادە بکەین بۆ ناحیەکان دوانزەش بە هەمان دەستور هی منتقەی خۆیان هەڵیان بژێنی کە زانا و عاقڵ و زیرەک و بتوانابن دوازە کەسیش بۆ قەزاکان بۆ شاریش لە 30 کەس بەرەو ژوورتر ئامادەیان بکەین لە شوێنی تایبەتی تەدریبیان پێ بکەین بۆ کاتی ئەوەی کە چۆن تۆ ئەچیتە ناحیە ئەچیتە قایم قامێت ئەچیتە محافظە لە محافظەی کوێداگیرەکەی ئەم ژمارانە چۆن تەوزیعکرا بۆی کە هێرش بەرن ئەم ژمارانە کاتی سعاتی سوزمان دیاری کرد کەی بێت ئیتر ئێمە کەوتینە هەوای ینی بڵاوکردنەوە ئەم فکرێ من خۆم کە بووم بە مەسئولی سلێمانی چونکە هەیەیەکی هەڵبژێرا هەیەی تەسیسی من بووم بە عضوی هەیەی تەسیسی هی سلێمانی مستەفا عەسکەری ئەو تەخەڕوجی کردبوو لە کولەی حقوق کردیان بە زوباتی ئەحرار ئەو لە بینی من و کەرکووکا بوو کاک مستەفا لەگەڵ خاڵەمانش بە هاتن بۆ لام چوونە چاخانەی حەمەڕەق شەمارف ئەساسەکەی پێوتین کە شۆڕشێکی ئەوامان بەدەستەوێ بوونەوە سێ کەس بوون و چایخانەکەی حەمەڕەق سێ کەس جەنات و شێخ مارفی بەرزی مستەفا عەسکەری لەوێ عین فکرەکەتان فکرەکە هەبوو هێنا لێ بە منیان ئاگادار کرد ئەم فکرەیە حیزبی شووعی ئاگای لێ بوو بەرنامەی خۆیان بوو ئاگاداری حیزبی شووعی کرا و ئاگاداری پارتی دیموکراتیش کرا بوو هەردوو ئەو کاتە پارتی شووعی بوو هەردووکان ئاگادار کردو موافق بوون لەسەرەوە ئەتر لێ فکرەکەی بە من بەس تۆ لە کتێبەکە باسیەکەی کە بۆ نمونەوە دانراوە بۆ شێوە تەوزیعکرا و 8 کەس بۆ ناحەیە نەزانام 2 کەسە چێ بۆ مدیری ناحێ و دوان بۆ پاسەوانەکان دوان بۆ بەڕێوەبەری پۆلیس و دوان بۆ پاسەوانەکانی بۆ ئەمە هەشتەکە قەساکەش بە هەمان شێوەسییان بۆ قایم قامەکە و نازانامسییان بۆ ئانی ئابوو شێوە تەوزیعتان کرد هەمووی خۆ ئەمە سەری گر جێگی یاخود شۆڕشەکە ڕوویە و ئەمە نەما ئەمە نەخێشی لەسەر نەکرا هەرد دەکەم دوای ئەوەی ئێمە بەتەواوی گەڵاڵەمان کرد لە 54 من گیرام شێخ حوسێنی خاڵم حکوم درا گیرا ئەوی شێمان خاڵم ئێقای خەبزی بۆ دەرچوو ڕای کرد هاتە لای شێوەحوو لە داریکەری لە 57 سەری هەڵدایەوە ئەم عارەکەیە یعنی ئەو 54 دانرا 57 دەستان پێ کردەوە دەستمان پێ کردەوە وەکو دەستمان پێ کردەوە زوباتی ئەحرار ئاگادار بوو لەمە ئەوە ئیتسالە بە شەوارفانەوە کرد زوباتی ئەحرار ئەوەندە ئاشکرا و ئێوە پیان ئاشنا بوو لە تانزایی کامانە کە سوکاری خۆمان ئاسکەر بوو لەوانە لەبەرەوە لەوانەوە هاتوو بۆ ناو ئێمە وەکو شێخ نووری بابا عەلی ناسی شێخ نووری کە یەکەم جار بوو محافظ بەڵێ کێ ترێتیا بوو کە دیار بێ ئەوەی کە لێرە بوو من تەنها ئەو مەناسی کوردەکان کوردەکان
ئەو مەراسی زەباتی ترژە بوو برای باجەت عونی محەممەد عونی یەک نەجمە بوو ئێستا ئەو ماوە باقی تر هەموو ئەمری خۆیان کرد. بەڵێ ئەمە ئێوە گەشتە ساڵی 57 لە 57 تا ئیتر من کەوتمە ئێحسائەتی ئەو خەڵکە کێ و کێ لەگەڵمانایە لە کتێبەکە هەموو باس کردووە لە مەحامەکان لە مامۆستایان لە ئافرەتان لە تەلەبە لە جوتیاران لە هەموو شەریحەکانی ناو کۆمەڵ من ئیتیصالم پێوە کردن یەک بە یەک لە مامۆستاکان مامۆستای ئاینی مامۆستای قوتابخانەکانیش هەتا شێخ محەممەدی خاڵ کە باسم بۆ کرد بە ڕەحمەت بێت وتی ئیستا بچم لەسەر کەبەرەکەی مزگەوتی گەوەرە بانگی ئەو ئازاد دێبم تو قوربان دامانای بۆ ئەو کاتێک کە ئێمە سعاتی سفر ئەلانەکەین سعاتی سفر تەکلیف لە جەناب دەکەین یەکەم خەتیبی کوردستان بی لێرەدا ئەو بڵاو بکەیتەوە تی باشە ئیتر ئێمە دەستمان کرد بە ئیتیصالات ناوی هەمویان لێرە نووسراوەکەی دیتە ڕستمیشانەیە دوای ئەوە ساڵی زوڵاتی ئەحرار بێمەوە کرا ئەوان کردیانتیان مادەم ئێوە حرەکەیەکی واتان بەدەستەوەیە با یەکی بخەین ئەم حرەکەیان یەک خست على ئەساسەوەی ئەگەر ئێمە پێش ئەوان کەوتین ئەوان بە لیوای بیست کە ئەمە حەسەن بەکر ڕئیسی ئەو لێوایە بوو لیوای بیست ئینزمان بکا بە ئێمە خۆی چەکەکانیەوە چیە چێکەیە ئەگەر ئەوانیش دەست پێش خەریان کرد ئێمە تەعیدام بکەین و جەماوەڕ هەستێنین بۆ واپشتی ئەوان لە دوای ئەوە کە قەرار درا بەو شێوەیە شێخ مەعروفی خاڵم وتی نزیک بۆتەوە ئەوە ئێمە لە هەمان کاتا ئیتحادی دووەلی عەرەبی میسر لەگەڵ لوبنان لەگەڵ سووریا و لوبنان ئەوانە ویستیان وحدەیەک دروست بکەن ئەم وحدەیە اجتماعێکیان لە دووە کردو ئازانم لەو مەنتیقەیە کرد کە ئەو ئیتحادە بکەن باسی حرەکەی کوردیش کراوە کە نێرن سەرکەوی لەو بابەتە کە ئەو باسە کرا بەو شێوەیە هاتە سەر ئەوەی کە اتصال بێ لە بینە ناو ئەلانی ئیتحادەکە بکەن زوباتی سووریا هاوارن بۆ عێراقیانە وتیان یارمەتیمان بدەن بۆ ئەوەی ئەم وحدەیە یەک نەگرێت کاتە پیانزانی بوون بەڵێ پیانزانی کەشە بوو وەک ئەڵێن ئەوان عێراقیش هینیاندانە ئەحمە حەسەن بەکردانە لیوای بیست دانێن ئەمەش ئەوانش لە فرسەتا ئەگەر بتوانین قلابەکە بکەن تەکلیفی لەکەن ئەڵێن ئەبێ حاضر بن بچین بۆ سووریا دوایی کرایە ئەردە دەکەم ئەچن بۆ سووریا ئەحمە حەسەن بەکرێ پێش ئەوەی بچین بۆ سووریا تەدریب لێلی لە بەغاکەین سێ شەو ئەم تەدریب لێ شەوی یەکەم ئەحمە حەسەن بەکرد خۆی ئەڕات لەناو بەغات قەسری مەلەکی و شوێنەکانی تر وەزارەتی دیفاعوانە هەموو ئیحاتاکەن بە بێت شەک ئەچنە ژوورەوە تا شەکەرچی ئامر موقعی بەغا بێ و کاتە ئینسانێکی زۆر دڕ و نالەبارە بێ یەک بە یەکەمیان سەیرەکە بزانن چێکیان پێیانە ینی زەخیرەی حەیفی شەک بەبێ فیشەکە چنە ناو بەغاوە شەوی دومیش ئەحمە حەسەن بەکرد دەچێتەوە شەوی سێم عەبدولکەریم قاسم خۆی ڕئیسی زوباتی حەرارە بێ ئەڵێ سەیدی دووشەوە تۆ چی هیلاگەبی با من ئەم شەو بچم ئەلێ بڕۆ کەڕمی تۆ بڕۆ کە ئەڕۆن شێخ نووری بە عەبدولکەریم وەرە ئەڵێ ئەگەر هاتو تا شەکەرچی ویستی کەشف مام بکات تەحەڕی بکە من نەیکوژم ئەویش ئەڵێ باشە بیکوژ یەکسەر کە سەیریانە کاتەوە ئەو کوشتوانی پێشوو ئەلێ دەبڕۆن وەخت ئەچن ڕۆ ئینقلابەکات بێت چواردەی تەمووز دروست بێتەوە من جاشیا معرف دوو ڕۆژ سێ ڕۆژ پێشەوە هات وتی ئەم هەفتەیە ڕادیۆ داوی بگوێتەوە بێ لەگەر بەیان یەکەمت گوێ لێ بوو هەستە و دەنگی هەوارەی کە ئیتیصالی پێ کردم هەڵی هەستان دەستکردم مزاحەرەکردن دوای نوێژی بیانی دنیا ڕووناک بوو من گوێ ئیخبارەکە بوو ئەو کاتە جگەرەیشی بەخوارد هەر لەو دەقیقەی قارایی ئەومە کە جگەرە نەخۆمی تر نەشم خوارد وەرە دوای ئەوە جەماهیرمان هەموو کوردستان ئاستانە سەر پێ کەواتە ئێوە ئاگاتان اتفاقیش کرا لەسەرەوەی کە میلەتی کورد حەقی خۆی بەتەواوی وەرگرێت دوای 6 مانگ پەشیمان بوونەوە ئەم زانیاریانە باز نەکراوە تا نەخێر باز نەکراوە هەر لەو کاتە ئیتر ئەچینە ساڵی 1950 تۆ لە 15 دامەزرێی بە مامۆستا هەوی بە مامۆستا وەزیفە بەڵێ ئیعادام بوو بە مامۆستا تەمام لەناو کاری سیاسی و حیزبایەتی وانەی
ئەوی ئیعادەبی تۆ چی بوو مامۆسایەتی بەڵێ نەک ئیعادە هەر تۆیتی لەو کاتانە مامۆسابی چکە بەوانە بێژدا ئەمەزری وانە بەڵێ یەکەم دامەزان لەکوێ بوو یەکەم دامەزرم کە دامەزروا لە ئەیوبێ بوو لە ئەیوبێ بووی یا چوتە ئاوای حەمەی کەرەم نە یەکەم دامەزرم پێش ئەم شتانە لە 59 کە دامەزرم چوومە بەڵام لە 59 کە دامەزای بۆ ئاوای حەمەی کەرەمەڵی بەوانە بێش چوومە بەوانە بێش دوای پێشتریش لە ئەیوبی هەروانە بێش بوویت دوایەوەی کە هاتمەوە تەعین کرام بۆ ئەحماوەی بەرامبەر سیتەک بەڵێ بەڵام لەوێتر بە مامۆستای ئەقسی بوو بەڵێ ئەڵەی ئاوای حەمەی کەرم بەس دوای ئەو ناوە گۆڕا بۆ ئاوای شێخ مستەفا بەڵێ ئەو کاتانە یعنی ئەو ئاوایی ئەو ناوەی گۆڕا ینی لە ڕووی قانونی و گۆڕانکاری تیا دروستکرات و ئاگات لێ بوو نۆڤڵا لە ڕووی قانونی ئاگام لێنی هەر احتیمالە زیاتر لەبەرەوەی کە شێخ مستەفا سومعەیەکی هەبوو لەبەر خاتری ئەو سومعەی و شێخ دلێر و شێخ جافەریش هەر بەلای باوکانەوە ناوناوی شتێکی پیرۆزیشە بەلای کێشەی نەبوو یعنی ئەمەەوە ناوی لە ناوێکی ئەسڵیەوە گۆڕێ بۆ ناوێکی تر تەبەنەوە خۆخوان دەسەڵاتدار بوون ئەویان کردو ئەو ناوەی ئاگام لێ نێوچنەوەی کردویان بەڵێ بەس لەو ساڵا من کە لێ بووم لە هەموو دیەکانی قراخە جەمعی فەلاحی منە ڕمژاردوو ویستمەوە پرسیارەکەم جەمعی فەلاحین دروستەکەی تۆ لەوێ بەڵێ واتە کۆمەڵی و جوتیارەکان و ئەو کارانە حیزبی شوعی پشتیوانیەک و جەنابەت بەرپرسایەتی لەناو ئەوێ و لەوێ شۆڕشی لێبوو پێشمەرگە پارتی هەبوو یعنی تۆ کێشت بۆ دروست نەبوو کێشم لە قەلاقای مەز بۆ دروست بوو کە چوون بۆ لایەن دەموپلیان هەر پێکاویان وازانی من جاسووسمە چم شتێکم کاکەگیان من مامۆستام لە ئەحماوە لای شێخ مستەفا کە فورزای خۆمە بۆ سڵ لە منەکەن و من هاتووم شتێکی خێرتان پێڵێم جەمعێتێکتان بۆ دامەزێنە حقوقیەوە وەرگێت تر بۆ سڵەکەنەوە ئتر شەوێژ لایەن مامەوە لایەن مامەوە تر جەمعی فەلاحی بۆ هەڵبژاردن لە ئاوای لە هینەوە ئاخر دەی لەمسەر بۆ دەرەویان لە دەرەویان تا ئاگاتە سەر ئەو لای مچەی سەر حدودی دەربەنی خان هەموو دێهاتەکانی ئەو ساڵە من لە هەمووی جەمعیەتی فەلاحی هەڵبژاردووە لە ئاخریشە مێرەجانێکم بۆ کردن لە بانی مێزەر لە بەهاری ئەو ساڵە مێرجانێکی زۆر زیاتر لە 30,000 فەلاح حاضر بوو بەڵێ پێشی ئەوە حیزبی شوعی لەوێ قاعیدەی جەماوەری هەبوو یا تر ئێوە لێ وەردەوەردا بە قووەتان کرد وەڵڵاهی ئەو قاعیدەیە نەبوو لەناو جەماوەرەوە جەمعی ئەو کاتە حیزبی شوعی ئەو فراوانەیە نەبووە لەوێ کە من جەمعی فەلاحیم تیا هەڵبژاردن ئەو مێرجانە بۆکردن بوو بە شتێکی عام و جەماوەری بەتەواوی بەڵێ مامۆستا بەهادی نووریش خۆ خەڵکی تەکیە لە قەرەداخ خەڵکی قەراخە خەڵکی دەرەوێن تەکیە باشە ئەویش ئەو کاتانە لەکوێ بوو مامۆستا بەهادی نووری ئەو کاتانە ئەدەم لە بەغا بوو کاتانەوە ئەو کاتانە بەڵام ئەوان لە خەڵکو و کەس و کار و شتەکانی خۆیان هەبوون و پشتیوانی بۆ حیزبی خۆتامل زۆری خۆ پێش وەفاتی بە وەزەم 8 مانگ بە یەک چین بۆ دیەکەی خۆیان بەڵێ من سوپاس دەکەم بەشی یەکەمی بەرنامەکەم تەواو بوو ئەچمە بەشی دووەم لە کاتێکی جیاوازتردا درێژە بە گفتوگۆکانمان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ شێخ سدیق شێخ مەحموود قادر کەرەمی تاوەکو بەشی دووەم بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتی خۆش